ئومێدەوارم ئەم کۆنسێرتانە بەردەوام بێ. بەڕاستی بۆ بژێوی هونەرمەندیش پێویستە. بەڕاستی لە شاری کەرکووک هونەر سز ببوو، بەڵام ئێستا زۆر باشە شکر بۆخوا. ئومێدەوارم بتوانین بەرەی زیاتر بدەین و هونەرەکەمان بەرەو پێشتر ببێت. ئەم ئاهەنگی گۆرانی موسیقە ئەنجام بدەین بۆ نەتەوەکانی کەرکووک کە بە 3 زمانی جیاواز گۆرانی مۆسیقا لەم هەڵەدا بیستراوە. ئێمە هیوادارین بتوانین زیاتر خزمەتی هونەری شاری کەرکووک بکەین، هیوادارین بتوانین زیاتر پەرە بە هواری هونەری بدەین، بتوانین هەمومان دەست لە ناودەست یەکتریمان خۆش بێ، شارەکەمان خۆش بێ، کاری زیاتری تیا بکەین، خزمەتی زیاتری تیا بکەین. ئەم خوێندکارە پێشتر چەندین پێشانگای ماکردێتەوە، بەڵام پێشانگاکە زیاتر بە شێوەیەکی عام هەموو خوێندکارەکان چەنەها خوێندکاری باشی کەمان هەیە. ئێمە هەنانی خوێندکارەکان بۆی ئەو خوێندکارانی کە بەتوانان بەردەوام کاری نوێ بکەن، گوێ بەوە نان ئێستا لە خۆتان ئەزان کاتی پشووە، واتە لە کاتی پشوەکانیشا بەردەوام سەرپەرشتی کارەکانیان یەکەمەوە بۆی کاری هونەری خۆیان بکەن و بەردەوام مندانە بڕێن لە کارە هونەریەکانیان. ئەم ئەزمونە کە ئەزمموی خوێندکارێکە کە قۆناغی دەی ئامادەیە لە ئامادەی خانزاتی کچان ڕایان خان لەگەڵ بە بەشداری مامۆستاکەی کە مامۆستایەکێکە لە مامۆستا چالاک و بەتوانەکانی ئەو خوێندنگایە شۆخان عومەر کاریگەریەکی زۆر باشی هەیە بەڕاستی ئەم مامۆستایە بەسەر خوێندکارەکان و من بە درێژای و ساڵانی کە سەرپەرشتیاری هونەری ئەو خوێندنگایە بووم لە ڕێگایم پێشانگان و توانە و وزە و تاقی ئەو خوێندکارە دەرەکەوێت کە ڕەنگە سبەینێک ببێتە کادێرێکی باش، ببێتە هونەرمەندێکی باش. نگاه کردم نامی از کردای خراسان نبوده. کردای خراسان چی نبوده؟ ایران نبوده. زانستی کردستان لدوای وەک جنابی مامۆستا ئۆستاد دکتۆر یاسریبی ئەفەرمێ ئەم کۆنگرە کۆمەڵی خەڵکی لەگەڵ یەکتر ئاشنا کرد یا کۆمەڵە ئاشنای دیسان پەیوەندایەوە بە یەک کە لە دەرەوەی دەخی کۆنگرەکە وەک دەخێک سێری بکەین بوو بەهۆیەوەی کە دیسان ئەو ناسینانە تازە بێتەوە، پەیوەندەکان تازە بکرێتەوە. کەسانی شارەزایان بان کردبوو پسپۆڕ لە بوارە جۆر بە جۆرەکانە هەر لە ئیلامەوە هەتاکوونێ کرماشان و تا ژوورترەوە بەرە ورمێ و ئەوە مکوریانی قەتعەنتیا بوو، سنەیتیا بوو، لای خۆراسانی تیا بوو. ئەو تەنەوع و ڕەنگامەیە دیار بوو بەسەریەوە ئەوەی من دیم. قەتعەنی تر وەلێ فرسەتی ئەوەیش زۆر بە تەواوی نەبوو پیاو زیاتر بچێت بە ناخی مژارێکی واحدە ڕۆ بچێ.